تەوەری یەکەمین بەرنامەکەمانەوە پێشتر ژاماژەمان پێدا گفتوگۆکەین دەربارەی چۆنێتی بڕاردانی دروست لە ژیانی هەریەکێکمانە بڕاردانێکێکە لە ویستگەنجەکانی ژیانی هەر هەمومان بەبێ جیاوازی بە جیاوازی ئەو بڕیارانش کە پێویستە لە قۆناغە جیاوازەکان و موقیفە جیاوازەکانی ژیانمان بیدەین بزانێکین بنەما دروستەکانی بڕاردانی دروست کامانەیە بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا و ریاضڵمیمان کردووە ماستەر لە کارگێڕی یاخوا بەخێر بێ کاک ئیحسان عەفو زۆر بەخێر بێ خێر بێن دووبارە مامۆستا بۆی بچینە ناو بابەتی بڕاردانی دروستەوە جارێ پێمان بڵێ بڕاردان چییە بە چ شتێک ئەو تێ بڕاردان ئایا هەر ئەوەی کە پێشتر ئێمە لێ تێگەیشتێکی ڕاستە دەربارەی بڕاردان یاخود پێناسە و ناساندنێکی جیاوازی هەیە؟ بەڵێ بەناوی خوای گەورە میهرەبان دیارە تەوەرێکی گرنگتان هەڵبژاردووە چونکە ژیان بریتێ لە بڕیار ئەگەر بڕیار نەبێ ژیان ئەوەستێ بڕیار چییە؟ بڕیار بریتێ لەو هەستە یان لەو گۆڕانکاریەی کە لە هەڵسوکەوتی ڕۆژانەیە ئەبێ بکرێ بۆ ئەوی ژیان بەردەوام بێ ئەمە بڕیارە جا ئەم بڕیارە لێکدانەوە پێناسەی زۆر زۆری بۆ کراوە لە ڕووی زانستیەوە بەس کۆکراوەکەی ئەمەیە گۆڕانکاری دروستکردن لە ژیاندا مەرج نییە لە خراپەوە بێ بۆ چاک یان جاری وا هەیە چاکە بۆ چاکتر جاری وا هەیە گۆڕانکاریە لە شێوازی ئیشارەوەکو خۆیەتی بەڵام پیشەیەکی هەیە میهنەیەکی هەیە بەدڵی نییە گۆڕانکاریەکە کا بڕیارێکەدا خۆی گۆڕێ بۆ شتێکی تر ئیتر ئەمە هەموو لایەنەکانی ژیان ئەگرێتەوە لە زەواجەوە ئیگرێتەوە لە مناڵەوە ئیگرێتەوە لە ئیش و کاری بژێوی ژیانەوە ئیگرێتەوە لە پیشە و میهنەوە ئیگرێتەوە لە خزمەت و ئاوادانکردنەوەی سەرزەویەوە ئیگرێتەوە لە هەموو ئەوانە ئەگرێتەوە کاتە بە شێوەیەکی گشتی بڕیار یعنی ژیان بە تێگەیشتنی من چونکە ئەگەر بڕیار نەبێ ژیان ئەوەستێ هیچ گۆڕانکاریەکی تیان نابێت لەبەرەوە گرنگە هەر کەس هەر تاکێکی کۆمەڵگا هەستی بڕیاردان یان توانای بڕیاردان یان مەهارەتی بڕیاردان بزانێ و بیبێ تاوەکو بتوانێت ژیانێکی سەرکەوتو بکە لەم دنیاەیە کە لی ئێژی زۆر باشە مامۆستا ئیحسان ئێمە مرۆڤ دایمان لە نێوان دوو دوورگانێکین یان ئەوە تا زۆر باسانی بڕیارەیە یان تا زۆر سەختە بڕیاردان بۆمان گرنگی بڕیاردان لە چیدایە ئەو ئێمە چۆن بتوانین ئەو هاوسەنگە ڕابگرین کە بڕیارێکی دروست بین بۆ ژیانمان تەمان وتمان بڕیار پێویستە بۆ ژیان بەڵام چەند جۆر بڕیارمان هەیە زۆر جۆر بڕیارمان هەیە بنەماکانی بڕیاردان چین ئەمانە گرنگن بەتەسەوری من طبعا بڕیاردان لە سێ چوار کاریگەری لەسرە جارێ پێش هەموو شتێ بێ ئەم کاریگەریانە نەهێڵی یەک کاریگەری عاتیفەی لەسرە ئینسان نابێ عاتیفیانە بڕیار بدات چونکە ئەگەر عاتیفیانە بڕیاردا زوو پەشیمانە بێتەوە یعنی بڕیار ئەبێ خاڵی بێ لە عاتیفە خاڵی بێ لە عاتیفە بۆ معنایە تەنها چۆن بەتەواوەتی خاڵی بەتەواوی مەبەستمەوە یعنی تەنها سەرچاوەی بڕیارەکە عاتیفە نەبێ زۆر جار تەنها سەرچاوە عاتیفەیە و هەر 24 ساعتی بەسەرا ناچێت پەشیمانە لەو بڕیارەوە بێ بگەڕێتەوە یەک لێرا گەڕاوگرم دایمەن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بابەتێکی زۆرە وروژێنرێ بڕیار بە عەقڵ بدەین یاخود بەدڵ ئەگەر لە بابەتەکە دوورە نەخەمەوە حەزەکەم لێرا منی ویستم ئاماژە بەوە بکەم بۆیە وتم با سەرەتا ئەو شتانە ببڕین کە بڕیارەکە سەقەتەکەن خراپەکەن یەکەمیان عاتیفەیە ئەگەر بە تەنها بێ ئەگەر بە تەنها بێ دووهەمیان دەوروبەرە زۆر جار مەسەڵەن کاریگەری دەوروبەر وا ئەکا لەسەر ئەو ئینسانە بڕیاری لە دەستی خۆیان نییە هیچ کاتێک من پێم وایە زۆربەی کۆمەڵگەی ئێمە ئەمە کوشتوێتی کە ناتوانێت بڕیاری دروست بدا زۆربەی کۆمەڵگەی ئێمە ئەم باشیان کوشتوێتی چونکە بڕیاری خۆی نییە زۆربەی هەرە زۆری ئەوەی کە ئیکا ڕۆژانە کاردانەوەیە کار نییە تا بڕیاری بۆ دابێ خۆی بڕیاری دروست کامەیە بڕیاری دروستەوەیە بیرکردنەوەیەکی باش بێ لە کاتێکی هەیە من و لەسەر خۆی ئاسایی یعنی کاتی بۆ دانەی نەوەکو لە پڕ بڕیار بدەیت یعنی بێ کاتێک دانەی بیر بکەیتەوە کاتێککە بیرت کردەوە ئەنج ئەو کات شتێکت لا گەڵاڵا بێ دیراسەی بۆ بکەی جەدوای بۆ دروستکەی ئەوەی کە پێویستە بۆ ئەو بیرکردنەوەی تۆ بەرهەمی بێنی ئیتر زانیاریە یاخود وەسائلە
هەر کامیان هەبێ هەردووکیان بەرهەم بێنی لەگەڵەوە شاکە نابێ ئەمەش دیسانەوە خاڵی بێ لەو دوو هەڵەیەی پێشوو کە باسم کرد یەک عاتیفە دوو دەوروبەر هەردووکیان پێویستە هەردووکیان لە بەرچاو بگیرێ بەڵام وەکو خۆی وەکو ئەندازەی خۆی دەوروبەر زۆر پێویستە کە مەشوەرەتت هەبێ یعنی مەشوەرەتت هەبێ بۆ دەوڵەمەندکردنی بڕیارەکە زۆر جار لەم مەشوەرەتەیە لەو کەسانی کە لە دەوروبەریان مەشوەرەتەکە وای لێکا بڕیارەکەی پێگۆڕێ کە هەڵەکە لێرەیە ئەچێتە ژێر کاریگەری ئەوانەی کە لە دەوروبەریان و مەشوەرەتی پێکردوون ئەمان بڕیارەکەی پێگۆڕن ئەمە دیسانەوە ئەمیش تا سەرێسقان هەمووی هەڵە نییە چونکە خەڵکی پسپۆر هەیە تۆ کاتێک کاتەوێ بڕیارێک بدەیت خەڵکێکی پسپۆر هەیە چی مەشوەرەتی پێکە ئەم پسپۆڕە مەخافەتەکانت پێڵێ خەتەریاتەکانت پێڵێت تۆ بڕیارەکەت کە داوە بەو شێوەیە ئەیدەی کە ئەو مەخافەتانت لە بەرچاو بێ هەنی ئەمە سلبیات نییە ئەمە ئیجابیاتە بەزێن دێجار بە دیوەکەی ترا بە ئاراستەکەی ترا کاتێکا چی مەشوەرەتەکەی ئەوەندە ترسە خەنە بەردەمت ئەوەندە ینی چە خاوتەکەنەوە سارد دەکەنەوە ئەو تاسەیە ئەوە چاڵە ئەوە ئاوە ئەوە سووتانە ئەوە شتانە واد لێکەن کە ئیتر لە جێی خۆی تا ئەوەستی من پێم وایە بەشێکی زۆری کۆمەلگای ئەمە کوشتێتی یعنی زۆربەی هەرە زۆری ئەوەی کە ئیکا ڕۆژانە کاردانەوەیە حتا مەسەلە عیبادیەکانیش کەم کەسێ خۆی ئامادە بکە بۆ عیبادەت بانگیدا ڕاکە بۆ مزگەوت دڵی لای دوکانەکەیەتی قاسەکەی دانەخستووە گیرفانەکەی پڕە ڕاکە دوکانەکەت زی لێ نەکرێت چی لێ نەکرێ یاخود مناڵەکەی سوتا یاخود نازانم چێشتەکەی بەسەر ئاگرەوەی بەخوا ئازان نوێژەکەم بکەم یاخود میوانەکە چاوەڕێە تەلەفۆنەکە هاوا قسەکە لەسەرەوەیە کاتێک ئینسان بڕیاریدا ئەبێ ئامادەی کردبێ اینجا بڕیار بدە لای ئێمە بەشە زۆرەکەی ئەوەیە کە بڕیار هیچ ئامادەکاریەکی بۆ ناکرێت حتا لای سیاسیەکان زۆر جار بڕیارێکە دێ ئەم بڕیاری تاقە کەسێکە کە پێویستە بە ژیانی هەموو خەڵکە بەڵای پێویستە بە ژیانی هەموو کۆمەلگاوە بڕیاری تاقە کەسێکە کە ئەیدا ئەکەوێتە هەڵەیەکەوە هەموو میلە دەبێت دوایی بەو ناسۆر و بەو ناڕەحەتیەوە بناڵێنێ حاڵی باشمان زۆر بینیەوە زۆر لەم وڵاتی ئێمە زۆرەوە هەیە ئەوسا حسان باسی ڕاوێژکردن و مەشورەتکردن کرد ئێمە خۆمان و کۆوانی کە پەیڕەوی ئیسلامی شەکل مەشورەتکردنی کێکە لە بنەماکانی بڕاردان لای ئێمە بەڵام ئەو کەسە پسپۆڕانی کە باست کرد چۆن بیان ناسینەوە تاکو بزانین ڕاوێژێکی دروستیان پێکەین ئەم کەسانە بەرژەوەندی ئێمەیانەوێ لەم بڕیارەیانەوەک بەرژەوەندیەکانی خۆیان جاری وا هەیە تۆ بۆ بابەتێک ڕاوێژ لەگەڵ کەسێکاکەی خۆشی بەرژەوەندی هەیە لەو مۆزوعەیە قسەیەکی ڕاستە پێناڵە یاخود ڕاوێژێکی دڵسۆزانت پێناڵ ئێمە چۆن و کەسانە بناسینەوە بۆەوەی لەگەڵ کەسێکی پسپۆڕ و ڕاست و دروستە ڕاوێژ بکەین بەڵێ دیارە ناسینەوەی کەسی پسپۆڕ خۆی هەر لە سەرتاوە دیارە ئەم کەسە فعلەن پسپۆڕ بێنەوەکو ناونیشانی پسپۆڕی هەڵگرت بێ ئەم کۆمەلگایی ئەمە هێندە کەسمان هەیە ناونیشانی پسپۆڕی هەڵگرتووە بەس خۆی پسپۆڕ نییە هەین زۆرمان هەیە ناونیشانێکمان هەڵگرتووە بەڵام فعلەن نە چوینەتە ناو کڕۆکی ئەم ناونیشانەوە نە دراسەیەکمان لەسەر کردوونەوە توانین تۆژینەوەیکی لەسەر بکەین لەبەرەوەمانە پسپۆڕ نین بەشێکی زۆری کۆمەلگای ئەمە یعنی ئێستا وردە هەنگاوانێ من پێم وایە لە دوای 2010کانەوە کۆمەلگا وردە بە ئاراستەی پسپۆڕیا ڕۆشت لەوە پێش هیچ پسپۆڕیەک نەبوو یعنی کەسێک کە بەرپرسیارەتێکی هەبوایە لە ناو کۆمەلگایە لە ناو حیزبەکە ئەم کەسە ئیتر هەموو شتێک بوو هەر پرسیارێکی لێ بکردایە لە هەر بوارێکا پرسیاری لێ بکردایە جوابی ئەدایەوە بەڵێ خۆی کردبوو بە کەسێک کە لە هەموو شتێکە من پێم وایە ئەوانەی کە پسپۆڕن لە هەموو شتێکا قسە ناکەن یەک دوو بەبێ زانیاری قسە ناکەن یعنی زۆر پێی تەبیعیە ئێستا پرسیارێکم لێ بکەی بن پرسیارێکم هەندێک پرسیارم لێ بکە پرسیاری پزیشکیم طبیم لێ بکە هیچ نازانم ئەڵم نازانم خۆ نازانم باشتر تاویکە شتێک بڵێم و کەسێک گوێ لێم بێ لە شوێنێکا و هەڵەیەک بکەم تووشی تاوانێک بم بۆیە ینی لە زانستی کارگێڕیە یەکێک لە خاڵە زۆر جەوهریە گرنگەکان ئەمەیە کە ئەبێ بەڕاستی مرۆڤ زۆر تەبیعی بێ بڵێ نازانم زۆر تەبیعی بێ بڵێ نا بۆ هەندێک شت یان وەڵام نادەمەوە ئەمە زۆرە بێت تەبیعی بێت تاوەکو کەسێکی سەرکەوتووە ئەو کەسانەی کە پسپۆڕن دڵسۆزیان لە بەرچاوە گیرێ دڵسۆزیان تایبەتمەندێتیان لە شتێکە لە بەرچاوە گیرێ پاشان کاریگەریان لە ناو کۆمەلگایە لە بەرچاوە گیرێ لە شتێک ئایسا مەسەلەن بۆ
ئەم کۆمەلگای ئێمە هەموو پسپۆڕێکان گرنگن، هەر کەس بیەوێ ئەتوانێت پسپۆڕ بێ لە شتێکە. بەس کێن ئەوانەی کە زۆر دەرەکەون ئەوانن کە لە هەموو شتێکا قسەیان کردووە. پزیشکە کابرا بەستەنیا لە اختصاسەکەی خۆیان قسە ناکە، لە هەموو شتێکا قساکە. مەلایە بەڵام لە علمی فەلەک و لە علمی پزیشکی لە هەموو شتێکا قساکە. مامۆستای کوردیە بەڵام لە ئینگلیزیشا قساکە. هێنی ئەم تایبەتمەندیانە لە بەرچاو ناگیرن. بۆی ئەوانەی کە دڵسۆزن وەکو عەرزم کردن، ئەوانەی کە ئەهلی اختصاصن، ئەهلی مەشوەرن، المؤتمن المستشار مؤتمن. ئەمە فەرمایشتە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئەبێ بەڕاستی جێی متمانەی تۆ بێ، تەنها متمانە گرنگ نییە. یعنی ئەبێ جێی متمانەی تۆ بێ کە بیناسی ئەو کەسە کەسێکی دڵسۆزە، کەسێکی بەدینە، کەسێکی ڕازگۆیە، کەسێکی مجامل نییە. باشە ئەنجا دوایی کە مەشوەرەتت پێ کرد ئەم کەسە بەرامبەرش ئەزانێ کە ئەمە ئەمانەتە، یعنی فعلەن ئەمە ئەمانەتێکە، ئەبێ بەڕاستی ئەم کەسە لە جێی ئەمانەتایە، ئەو ئەمانەتایە بێ کە مەشوەرەت هەر کەس مەشوەرەتی پێکرا شتێکی شارتەوە لە دڵیا یان زانیارێکی هەبوو پێی نەدا لەبەر هەرەوە کارێک، وەڵا با لێم عادز نەبێ، وەڵای با هەندێک جار بە خالەتە، یعنی کەسێک کە مەشوەرەتی پێکەی ئەهلی مەشوەرەت نییە، مؤتمن نییە، بۆیە کە تۆ مەشوەرەتی پێکەی ئەزانێت کە تۆ بە ئاراستەی ئەوە ئاڕۆی ڕێگری لەوەکەی یان بە ئاراستەی ئەوە ئاڕۆی پێشی ئەوە دەیتەوە، لەبەرەوە مەشوەرەتەکەی بە ڕێگایەکی تراکە. ئەمانە بەڕاستی پێیانەڵێن خاین، پێیانێنە غەشاش، من غەشەنە فەلەیسە میننا، وەکو ئەوەی کە هەیە بە تایبەتی لە عینی پیرۆزی ئیسلام ئەمانە زۆر خەتەریاتن. یعنی هەر کەس مەشوەرەتی پێکردی ئەوەی کە لێت زانی، ئەوەی کە پێویست بوو، پێویستە وەکو خۆی جوابی بیتەوە تاوەکو ئەو کەسە سەرکەوتوو بێ لە بڕیارەکەی و تۆش دەستکەوتێکت دەستکەوێت، چونکە هەر کەس عینی پیرۆزی ئیسلام وا فەرمێ هەر کەس کەسێک فێری چاکەیەک بکە، هەتاوەکو ئەم کەسە چاکەکە ئەکا، ئەمیش لەگەڵی بەشدارە شەریکە لە خێرەکەی بە بێەوەی لە خێرەکەی ئەو کەم کاتەوە. من دل على خير فله مثل أجره. بەڵێ بۆیە ئەوانەی کە مثل ئەجری فاعلی جا فعلا گرنگە ئەو کەسانی کە جێی مەشوەرەتن مؤتمن بن، یان جێی متمانە بن. ئیتر متمانە زۆر شتی ترەگرێتەوە کە لەواچێ ڕێگەم نەدەن هەموو شتێکی ئەو متمانەیەش باس بکەم. ئێمە هەمومان نەزانین مرۆڤ کاتێک ئەبێتە خاوەن بڕیار کەسێکی پێگەیشتووە تێگەیشتوشە، چۆن بگەینەوە ئاستا تا چەنە گرنگە کە ئینسان یانێ مرۆڤ هەمیشە بە دوای زانیاریە بگەڕێ، هۆشیار بێت، تەوعیە هەبێ، بۆی کە بگاتە قۆناغێک ڕەنگە ئەو بڕیار بۆ کەسانی تریش بایان ببێتە هاوکار و ڕاوێژکار بۆ کەسانی تریش. هۆی مەرج نییە ئەوەی کە بڕیاریدا پێگەیشت و تێگەیشتوو بێ، چونکە پێگەیشت و تێگەیشتوو بوویتە بڕیاری کەم پێویستە. بۆ ئەوەی ببی بە کەسێکی پێگەیشتوو پێویستە چەند بڕیارێک بدەیت. جاری وایە لە قۆناغی سەرەتاییایە. بۆیە یعنی ئێمە زۆر جار لەو مەجای تەنمێ بەشەریە دەوراتەکەینەوە بەو گەنجانە ئەڵێن، بەو تەلەبانە ئەڵێن لە ئیبتیداییە هەوڵ بدە اختصاصی خۆت دیاری بکەی لە بەرچاوگرتنی زۆر شت، یعنی با زانیاریت هەبێ لەسەری، با حەز و خولیات هەبێ لێی، با ئایندەش لە بەرچاو بگرە، چونکە بڕیار هەموو بڕیارێکە ئیدەی ئەبێ بەڕاستی ئەو سەریشی ببینی، تەنها ئەم سەری نا چویتە سەر ڕێگایەک ئەبێ ئەو سەری لێوە دیار بێ، بزانی بۆ کوێچی تاوەکو بڕیارەکە دروست بێ. مهمەی بڕیارەمەیە. جاو کەسێک کە بڕیارەدا لە قۆناغەکانی ژیان معلومی بەڕێستانە، ینی قۆناغەکانی ژیان لە سەرەتا مناڵیە تاچێتە قۆناغی بلوغ، ئەگەر وەکو بەڵێ تەمەن، ئەگەر لە خوێندنا حساب بکەین سەرەتایی قۆناغێکە، ئەو سایەنود ناوەندی بەجستە ناوەندی و ئامادەی بۆتەوە بە یەک بنەڕەتی، قۆناغی دووەمە، قۆناغی سێهەم بەکارەدۆست و زانکۆیە، قۆناغی چوارەم ماستەرە، قۆناغی پێنجەم ئەگەر تۆ پێگەیشتووی تەواو بڵێ بێ دکتۆرای هەبێ، وانە ئەوە پێگەیشتووە. ئەگەر لە مەجای زانستیا وەکوتم مەرج نییە هەموو شتێک شادە بێ و زانست بێنا، من قسەکەم لەسەر قۆناغبەندیە. ئەم قۆناغبەندیانە گرنگن، لە هەموو قۆناغەکانە پێویستت بە بڕیار هەیە، هەموو قۆناغەکانە پێویستت بە بڕیار هەیە. لە سەرەتایە پێویستت بەوەیە تۆ بڕیارێکە دەی بچیتە کۆلێژی پزیشکی، تێگەر پێشتر سعید نەکرد بێ و ئامادەیت نەکرد بێ، خۆمە ئیلهامێک نیە هات بێت و تۆ بفەرموو بڕۆرە کۆلێژی پزیشکی، نا هەموو بڕیارێک هەنگاوی هەیە، میکانیزمی هەیە، پێویستە میکانیزمانە بگیرێنە بەر. جا ئەو قۆناغانەی کە ئینسان کامڵەکە پێگەیشتووەکە
تێگەیشتوشە لە قەزیەکە اینجا پێگەیشتووە چکەگەر تێنەگا لە شتەکان ئەو پێش ناکەوێت پێش ناگا کەسی پێگەیشتو ئەوەیە کە پێشتر تێگەیشتی بێ بۆیە مەرج نییە کەسەکە تێگەیشتو بێ ئینجا بڕیار بدا نەخێر جاری وا هەیە بڕیارەکە لە پێناو پێگەیشتن و تێگەیشت نایە واضحە زۆر باشە کاتە ئەو قۆناغانی کە باست کرد لە تەمەنە جیاوازەکاندا بە تایبەتی تەمەنی منداڵی تەمەنێکی ینی کامڵە بۆ مرۆڤ ڕەنگە بڕیارەکان زۆر قورس بێ یاخود لە تەمەنی هەرزەکاریە و دایمەن کێشەی بڕیاردانمان هەیە لەو تەمەنەیە و ڕەنگە زۆر گوێ بە کەسانی دەوروبەرشمان نەین تۆ ڕاوش کە ئاینی چی ڕێنمایەگەدی بۆ کەسانە یاخود بەو تەمەنە بۆی کە ئێمە لەگەڵ یانە هەڵکەین یاخود بڕیارێکیان بۆ بێ یان هاوکاریان بین کە بڕیارێکی دروستن لە ژیانیانە دیسانەوە ئەگەڕێتەوە بۆ قۆناغی ڕابردوو گەورەکان ئەبێ بەڕاستی متمانە لای بچووکەکان دروستکەن کە متمانەی لای بچووکەکە دروست کردیتە بچووکەکە مەشورەتی پێکا لام قۆناغەکە هێندێک جار بڕیاری بچووکەکان لای گەورەکانە گەورەکانی ژۆک و دروست بڕیار نادن ئەگەر گەورەکانی تر دایک و باوکە یا سەرپرشتیارە یا مامۆستایە ئەوەیە خۆی پێگەیشتوو بێ بڕیارێک ئەدا بۆ ئەو کە تێگەێنێ پێگەیشتن بەم شێوەیە بەڵام هەندێک شت هەیە لە کۆمەلگایە بەڕاستی وا هاتووە کۆمەلگاکەمان پەروەردەیەکی زۆر سەقەتی تایە وا هاتووە ژن و پیاوێ بە سوتفە یاکێک ئەویان کردووە و زەواجێکەکەن پێکەوە و ئیتر ئەمانە هیچ جەدوایەکیان نییە بۆ ژیان یعنی هەر نازانم بۆچی هاتوون کاتێک گەزان مناڵێک و دوان وسییان و 4 و 5 مناڵیشیان خستەوە زۆر جار لە گەورەکانە بیستین دایم لۆمی دایکباوکیانەکەن کە بڕیارێکیان بۆیان لە تەمەنێکی بچووکە ئەمان ئەها گەورە نەبوون و ئەویان هەیە زۆر جار ئەوە بیستین لە گەورەکان مشکیلەکە ئەمەیە ئەو متمانەیە دروست نەبووە لای دایک و باوکەکان ئەگەریش دروست نەبوو بڕیارەکان دووسێ جۆرن یان تۆبزیە بە زۆر سەپاوە بەسەریا یاخود اختیاریە و ئەم خیاری تری لەبەردەسانە بووە لە ئێستاە لەم ڕۆژگارەیە بەڕاستی ئەمەندە اختیاری باش لەبەردەستایە ئەمەندە هەڵبژاردننی باش لەبەردەسایە من پێم وایە تاوانێکی زۆر گەورەیە ئەگەر لەژێر تەسیری بڕیاری دەوروبەر تابیت و بە ئاراستەیەکی هەڵەیە بچی بە ئاراستەی هەڵەیە بچی زۆر تاوانێکی گەورەیە چکە ئێستا بیان و نییە جاران هیچ شتێک نەبوو معلومات لە کێوە وەرگێ بێژگە باوکی دایکی مامۆستایەک هەبووە ئەوش مامۆستاکە ئیتر هەمە چیزە بووە وەکو لەمە پرسیارێکم بۆ دروست بوو جاروایە کەسێک لە بەرەوەی پێی وایە بڵکو دایکی لەوانەیە لە بابەتێکە نەزانانی یاخود دڵسۆزی ئەمە نەبن لە بڕیارێکە جارێک لە حساسیت دروستە بێت دایک و باوکەکەڵن ئێمە مناڵەمان بەخێو کردووە گەورەمان کردووە بۆ چێڕ ئەمان نەبێت لە بابەتێکی ژیانی ئەو مەسەلەن بابەتی زاواجکردنی مناڵ بە مافی خۆیان نەزانن کوڕەکە یاخود کچەکە کەسێک دیارەکە تەنها من لەگەڵ ئەمەیە زەواجەکەم لە کاتێک شاکە دایک و باوکەکە ڕازین ئێمە چی بکەین بۆی لە کاتی بڕیاردانە دڵی دەوروبەرەکەمان لێ نەڕەنجێت بڕیارێکی دروستیش بکەین و حسابش بۆ قسەی ئەوان و خوێندنەوەی ئەوان بکەین وی لە ڕاستیە یعنی شتەکان لەسەر سکەی خۆیان نەماون ئەگەرنا نابێ منداڵ بەبێ مەشوەرەتی دایک و باوکی بڕیار بدا و نابێ باوکو و دایکیش پێی وابێ بڕیاری مناڵەکەی هەموو شتێکی لەژێر دەستیەوە بێت تەوازونێک لێرەیە ڕاگرێ ئەم کەسەی کە گەنجە بڕیارە گۆڕانکاری لە ژیانیا بکە ئیتریا لە ئیشوکارە یاخود لە خوێندن و شادەیە یاخود لە زەواج و کایی کۆمەڵایەتیە لە هەر شتێکا بڕیاریدا خۆ گەورەیە ئینسان مەشوەرت بکە ئینسان بە مەشوەرت بچووک نابێتەوە بەڵام ئەبێت دایک و باوکەکانیش قەناعەت بکەن مەرج نییە ئێستا لەبەرەوەی من لە مناڵەکەم گەورەترم ئیتر هەموو شتێکی ئەو لەژێر دەستیم نابێ ئەو لەوە معلوماتی زیاتری وەرگرتە بێ ئێستا کەناڵی وەرگرتنی معلومات زۆر زیاترن زۆرترن یعنی یەکرێ دایک و باوکەکان ئەوەی کە مناڵەکانیان ئەیڵێن ڕەدی نەکەنەوە بە بیانووی ئەوەی من لە تۆ گەورەترم هەموو شتێکی مەبەستم ئەگەر شتێکی هەڵە بوو بە تەوزیح بەت لە تێگەیشتن بەمانەکرێ ئەم دایک و باوکانە لە مناڵەکان تێبگەن ئەگەر مناڵەکە متمانەی دروست کرد لە لای دایک و باوکی دڵنیا بە هیچی لێ ڕەت ناکاتەوە مناڵ زۆر جار لاساریەکە ئەم متمانەیە لە دەستدا لای دایک و باوکی بۆیە کە متمانەی لە دەستدا ئیتر دایکی لە هەموو شتێکە ڕێگری لێکە باوکی هەمیشە چاوی لەسەرەتی بۆ چونکە متمانەی پێی نییە سیقەی پێی نییە ئەگەر سیقە و متمانەی پێی هەبوو دڵنیا بە هاوکاری ئەبێ لە بڕیارەکانە نەوەکو ڕێگری بکالێ کەواتە
ڕاگررتنی تەوازن زۆر گرنگە لە ژیانە لە هەموو ڕوویەکەوە بە تایبەتی مەشوەرەتکردن ئەبێت تەوازونت بۆ دروستکە عاتیفە ئەبێ تەوازونت بۆ دروستکە عقل ئەبێت سنتەری بڕیاردان بێ سنتەری بڕیاردان عقل بێ یخو عقلیش حتمما ئەبێ ئیشی پێکرد بێ وانە عقلێکی داخراوی بێ معلوماتی بێ زانیاری هیچ شوێنێکی نەدیبێ ئەمە توانای بڕیاری نییە بەشێکی ئەو کەسانی کە لەژێر تەسیری دایک و باوکیانان ئەم عقلیان قوفڵ کردووە ناخوێنێتەوە نستەی تەلەڤیزۆنەکە شتێک ببیسێ و چاک بێ نەتێکەڵاوی کۆمەلگا و ڕەفاقەتی باشی ڕەفیقی باشی هەیە تاوەکو شتێکیان لێوە فێر بێ و نە شوێنی تریشی بینیوە ئەی ئەم عقلە چۆنیشکە خۆ بێ عقلە مناڵێم عقل سنتەری بڕیارە عقلێکی سەلیم عقلێکی سەلیم سنتەری بڕیارە و هەموو ئەو بڕیارانەی کە سنتەرەکەیان عقلە و دەوروبەرەکەیان مەشوەرەت عاتیفە نزیکەکان لە بەرچاوگرتنی داهاتوو هەموو ئەوانە پێک بێن لە بڕیارەکە ئەو کاتە بڕیارەکە سەرکەوتووە یەک نقطەی زۆر گرنگ هەیە لەم کۆمەلگایی ئێمەیە ئێمە زۆر جار بڕیار ئەدەین دروستی ناکەین هەڵەکەمان لێرەیە هۆی بڕیار بەڕاستی نابێ بیدەی ئەبێ دروستیکەی ئەگەر دروستکردنی بڕیار کۆمەڵی ڕەهەندی هەیە وەکو عەرزمکردن ئەگەر ئێمە بڕیارە ستافێک بین پێکەوە بین بڕیارێکە دەین نابێ بڕیارەکەی مەسوولەکە بێ ئێمە جێبەجێکار بین هێنیسا لەم وڵاتی ئێمەیە سەرۆکی حکوومەت هەموو بڕیار دەرێکە وەزیرەکان هێندە جار مونەفیزن هێندە جار ڕێگرن هێندە جار هاوکاریش نین بۆیە کۆمەلگا شێواوە ئەگەر سەرۆکی ئەنجومەنی وەزیران ویستی بڕیارێک بدا مەشوەرت بکا لەم کۆمەلگایە هەموومان لە ناو کەشتیەکەین ئەم سەرۆکە لێ خوڕێ مەشوەرت بکە لەگەڵ ئەما لەگەڵ ئەوە لەگەڵ پشتەوەیە لەگەڵ ئەوانەیە کە لە دەوروبەریان با بڵێن حیزبە سیاسیەکان پێکەوە بڕیارێک بدەن ئەگەر بڕیارێکی مەسەن بۆ نمونە ڕیفراندۆم بڕیاری لەسەر درا لەم کۆمەلگایە ئەم ڕیفراندۆمە ئەگەر مەشوەرە بوایە و بڕیاری هەمووان وایە سەرکەوتووە بووین بەسەر لە بیدایەتەوە مەخافەتەکانی باسکران هێندێکوتی من لەگەڵی نیم یەکێوتی نەخێر یەکێوتی ئەوە بڕیارێکی سەقەتە بڕیارێکی هەڵەیە بڕیاری تاکە کەسێک دەرچوو دوایی هێندێک لەبەر بەژەوەندی خۆیان پاڵپشتیان کرد هێندێکیش بێدەنگ بوون هێندێکیش ناڕەزایەتیان دەربڕی بڕیارەکە ئاوای لێ هاوکە لە سەتا زیاتر لە چلی بڵێن خاکی کوردستان لەدەست دراوە کە لەژێر دەستی سوڵتای ئێرەیە ئەگەر بڕیارەکە دروست بکرایە ئەبوو معلوماتێکی باش وەرگیرایە مەشوەرت بکرایە چ بەناوخۆ چ بە دەرەوە ئەم دەوروبەرە بە تایبەتی بە جۆرێک لە جۆرەکان بەرژەوەندی ئەوان پارێزرا و بێت تاوەکو مەسلحەتەکەی خۆت جێبەجێەکە ئینسان کاتێک کە بڕیارێکەدا نابێتە ناخۆی لە بەرچاو بێ زۆر هەڵەیە ئینسان بەس بەرژەوەندی خۆی لە بەرچاو بێ بێ بەڕاستی دەوروبەرت ڕەچاو بکەی مڕاعاتی دەوروبەرت دەبێ بکەی تاوەکو بڕیارەکە دروست بێ کاتێکە مەشوەرەتت کرد دەوروبەرتت کرد بە خاوەنی بڕیارەکە ئەوانیش هاوکارن پشتیوانن بینەوە بۆ ناو کۆمەلگا ئەگەر کەسێک گەیەوێ زەواج بکە مەشوەرەتی لەگەڵ باوکی کرد خاڵی هاوکاری بوو مامی هاتە مەجلیسەکەی براو خوشکەکانی لەگەڵی بوون ئەم کەسە دوای پشتیوانێکی بەهێزی هەیە بۆ ژیان بەڵام ئەگەر بەس خۆی بوو دایکی وتی نا بە بیانوێک باوکی وتی نەخێر بە هۆکارێک خاڵی نەهاتە لای مامی نزیکی نەکەوتەوە خوشک و براکانی لەگەڵی نەبوون بە تەنیا خۆی بوو لە مانگی یەکەما پشیمانە بێتەوە چکە ژیان بە تەنیا ناکرێ ژیان بە تەنیا ناکرێ ئەم کۆمەلگایی ئێمە ئێستاوە تاوای لێ هاتووە ئەوەی کە بەرپرس بوو پێی وایە بڕیارەکە بێ هەمووی لە لای ئەو بێ زۆر جار بەبێ مەشوەرت وەکو وتم ئەمە بڕیار دروستکردن نییە بڕیاردانە بڕیار دروستکردن یعنی بەهێزی تۆ بە یەک پەنجە ئیشکە ئەم پەنجانەی تر لادە بە یەک پەنجە قووەتی کەمە وانە بەس ئەگەر هەمووی بێ پەنجەکان هەمووی بدرێتەوە لە یەک و دەستێک بێ دەستەکە بەهێزترە ئەگەر بە یەک پەنجە 20 کیلۆ هەڵگری 20 کیلۆ هەڵگری کە زۆر قورسە ناتوانی بە دەستەکە توانی 100 کیلۆ هەڵگری کەواتە دروستکردنی بڕیار یعنی پێکەوە بڕیاردان یعنی ئەوە کە هەمومان خاوەنی ئەم بڕیارە بین کاتێک بڕیارماندا بەرنامەیەک بکەین ئەبێ پێشکەشکارێک هەبێ میوانێک هەبێ کامێرەیەک هەبێ مۆنتێرێک هەبێ نازانم چیەک هەبێ بە هەمومانەوە توانین بەرنامەیەک پێشکەشکەین تاوەکو خەڵک ئیسفادەی لێ بکە ئەگەر بەتەنیا من بەم لێرە دانیشم هیچ کەسم لەگەڵان نەبێ کەس دەتوانێت ئیسفادەی لێ بکە یا بەتەنیا ئێوە بن بۆ خۆتان هیچ کەس نەبێت توانی نە کەواتە بڕیار ئەگەر ویستت دروستیکەی ئەبێ بەڕاستی هەموو ئەوانەی کە شەریکن لەو بڕیارە
دەستیان هەبێت لە دروستکردنا هاوکار بن تاوکو بڕیارێکی دروستە. ئەحسان لەسەر شتێک ئەمە پرسیار بکەم. زۆر جار بارودۆخێک دێتە پێشەوە بارودۆخێکی زۆر لە ناکاو بە پەلەی پێویستی بە بڕیارێکیشە. جا لێرەیە پەیوەندی ئازایەتی و بڕاردان چییە؟ چۆن هاوسەنگێکە ڕابگرین لە بینیانە؟ جاروای کوردی خۆشمانەڵە کردە پەشیمان بی باشترۆک لەم نەکردە پەشیمان و قسانە ئەمان لەیەکا کە هەندێک بڕیار بدەین ئەمە چۆنە لە ڕۆژە با بڕیارەکان بکەین بە سێ بەش. بەشێکی یعنی گواستنەوەی قۆناغێکە بۆ قۆناغێکی تر لە حاڵەتی ئاساییە بە بیرکردنەوە بە مەشوەرەت بە زانیاری و معلومات ڕێگەکەت ئەو سەری لێوە دیارە و بڕیارێکی ئاساییە دێ ئەمە سەرەتای سەرەکی ترین بڕیارە و گرنگترین بڕیارە. بڕیارێکی تر هەیە چارەسەرە گرفتێک هەیە کێشەیەک هەیە مشکلەیەک هەیە تۆ بڕیار لەسەر چارەسەری ئەم کێشەیە دەی. جاری وا هەیە بڕیارێکی کورتە بەس تەنیا نەجات هەیە لێرە ئەگەر بینەوە بۆ ناو دین ڕەبتیکەینەوە بەمەوە. کەسێک لە شوێنەکە گیری خواردووە چاوی خەریکە کوێرە بێ بۆ ئاو بۆ خواردنەوەیە کە قورگی وشک بۆتەوە ئەم کەسە ئەمرێ چی هەیە لێرە بەس مەشروبات هەیە. ئێ مەشروب حرامە پێی نەسیایەت وانە مسلمانیش مەشروب ناخواتەوە. ئەبێ چی بکە ئەم کەسە پێویستە بڕیارێکی سەریع بدا تاوەکو بمێنێ لە ژیانە بمێنێ قومێک لەو مەشروبە بخواتەوە بۆ تا بگاتە لای ئاو. بڕیاری یەکەم وتمان بڕیارێکە مەسیریە و بیرکردنەوەیکی وردیەوێ و قۆناغ ئەگوازێتەوە ئینسان ئەگوازێتەوە لە قۆناغێ بۆ قۆناغێکی تر ئەمەیان گرنگە. ئەمەی تریشیان چارەسەری کێشەیەکی پێکرێ نەخۆشیەکی هەیە ئەم نەخۆشە پێویستە عیلاجێکی سریع وەرگێ نابێ بە نەخۆشیەکە بمێنێتەوە. ئیتر نەخۆشی کۆمەلگایە یاخود نەخۆشی جەستەیە یاخود نەخۆشی دەروونە ئەم بگوازێتەوە. سێ هەمیان ئەمەیە کە عاتیفە زۆر زاڵە بەسەریا ئەنی ئەم کەسە ناتوانێت هیچ بڕیارێک بدا ناتوانێت هیچ بڕیارێک بدا هەر ئاوا بێ دانیشە یە بێ بڵێ هەدەیان سەرەوە کێ پێ بڵێ ئابڕۆ نانەکە بخۆ. زۆر جار پەروەردەی ماڵەکان ئەم جۆرە کەسانە بەرهەمەهێنن بەداخەوە. ئەبێ مناڵەکە خۆی ئاگای لە خۆی نییە هەڵی سێنێ جلەکانی لەبەرکە نانوشایی بۆ ئامادە بکە خۆنەرەی لە پێکە جانتاکەی با بەدەستیەوە نازانێت جانتاکەی زۆر جارچێتە مەکتەب نازانێت چیتیایە. ئەگەر مناڵێک ئاوا پەروەردەت کرد چاوەڕێی ئەوەی لێ مەکە پرۆفیسۆرێکی لێ دەرچێت. بۆیە گرنگە بەڕاستی دایک و باوکەکان لە ماڵەوە بەرپرسەکان لە کۆمەلگایە ئەمانە ئەبێ ئاگایان لێبێ کاتێک کە تۆ چاوەڕێی کەسێک پەروەردەکەی ئازانیە و جەری نییە چاوەڕێ مەکە شێرێکی لێ دەرچێ چاوەڕێ بکە بەرخێکی لێ دەرچێ بە هەموو کەس قوت بدرێ و سەر ببڕێ بخورێ. تۆ ئەگەرتەوێت شێرێک دروستکەی ئەبێ بەڕاستی بەو شێوەیە پەروەردەی نەکەی هەر لە بیداەتی پەروەردەوە لەسەر پێی خۆی ڕاوەستێ عەقلی بکەرەوە. ئەڵێن کەسەکە ئەبێ ماسی نەیەیتێ فێری ماسیگرتنی بکەی بۆی بەردەوام ماسی هەبێ. ئەگەر یەک جار ماسی دایە طبیعیە خوات و لەزەتێکی لێ چێژێکی لێ بینێ. بەڵام ئەگەر فێری ماسیگرتن نەکرد ئیتر ئەویش استیفادەیە بێ بۆ خەڵکی تر. لەم کۆمەلگایی ئێمەیە بەشە زۆرەکە ئەلەم بڕیارانەیە بۆیە کۆمەلگا پێش ناکەوێ خێزانەکان زۆر جار کێشە و مشکلیان بۆ دروستە بێ. هەندێک کەسێک لە خێزانەکە دروستە بێ ئەڵێ وەڵام من لە باوکم زیرەکترم لە باوکم ئازاترم لە باوکم ئەوم بۆ چونکە ئەم کەسە وا پەروەردە کراوە قوفڵ کراوە نەیهێشتووە بچێتە دەرەوە کاتێکا چێتە دەرەوە ئەم دنیا فراوانە ئەبینێ پڕزانیاریانە ترێتەوە ئەڵێ وەڵا من لە باوکم زیرەکترم و لە باوکم لە پێشترم بۆیەوە تا کێشەی بۆ دروستە بێ. سەلامت بە موفەق بن خۆشحاڵ بووم. زۆر سپاس بۆ ئێوەش سەرکەوتوو بن سەلامت بن. هیوادارم سوودێکمان گەیاند بێ بە بینەران و بیسەران سەرکەوتوو بنێ خوا سەلامت بن.